بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت کۆتا ڕۆژ هەفتەیە لا گەشتی شیکاری وەرشی بێ و بەڕێز خۆشەویستەکەمەوانێ قسەیەک لەسەر یاریەکانی خولوا و ڕووداوەکانیان بۆ دەکەین کە ئەمڕۆ ئێمە یاری گرتنی پێشەنگی پریمەر لیگمان هەیە لەلایەن یانیمان سەرسیتیۆ کە یارێکی بەرامبەر بە بێرنلی ئەنجامەیە و هەروەها وەڵامی بەرشەلۆنەمان هەیە بۆ ڕیال مەدرید بۆ جارێکی تر دووبارە هێشتنەوەی جیاوازیەکەی لەگەڵ ڕیال مەدریددا بۆ 9 خاڵ و لە ئیتالیا ژۆکو بینیمان ئینتەر میلان گەشتنی بە چوارگۆشی بە یاری کۆتایی مسۆگەر کرد وەروە هەر ئەمڕۆ باری مونیخ ڕۆبەڕووی بە لیڤەرکوزن دەبێتەوە لە یاریگای بای ئەرینا بۆی کە عقدەکەی وەرزی ڕابردووی تێپەڕێنەوە بتوانێت یاری کۆتایی جامی ئەڵمانیا ئەنجامدا و بەو شێوەیە بایرن ڕکابەری لەسەر بردنەوەی هەموو نازناوەکان بکە. بەس پێشەکی بە چێلسی دەست پێەکەم و دوای شکستەکەی چێلسی بەرامبەر بە برایتون کە ئیترم تیپە بەرەوە دەڕوا تەمانەمە یاری پێشخراوەمە چێلسی ئەنجامی ئەم یاریانەی کێکرێ یاری بێرنلی و سیتی یاری چێلسی و برایتن واروای یاری بۆرنمۆس بەرامبەر بە لیدز یونایتد هەمویان یاری پێشخراون و کاتێک تیپەکانی ڕکابەریشی 34 هەفتە ئەنجامێن بۆی هەیە چێلسی لەم پلەی ئێستاشیان نەمێنێ لە حوتەمەوە بچێتە پلەی 11. دۆخی چێلسی شتێکی معلومە کاتێک تۆ کاریگەڕیەکی سەقەت بڕیارەکان دەداوە کاتێک تۆ بڕیاری هەڵە دەدەی و کاتێک تۆ نایڵی ئارامی لە تیپەکەدا بێت لە ماوەی ڕابردوو وەرن سێری چێلسی بکەن چەند دۆخی نەخوازرایی لێ بەسەراتوانی ئەمە بەس ئەگەر 4 ساڵ وەریگرین 4 ساڵ بە نمونە وەربگرین 2022 تۆخێڵ ڕانەر بوو بە دوایە بۆ لە یادم کرد بە دوایە ڕانەرەکەی برایتن کە ئێستا ڕانەری سویدە و بە دوایە پۆسیۆنۆ ڕانەر بوو بە دوایە سوبحان الله بە دوایە مارێسکا ڕانەر بوو ئێستاشی لەسەر بێ لیام ڕۆسینۆ ڕاهێنەرە یعنی بەجددی ئەمەی لە چێلسی ڕوو دەدات وێرانەیە یعنی وێرانەیەکی زۆر زۆر گەورەیە کە ڕوو دەدات کە تۆ نابێتی گرامپوتەر باش و بیرماتەوە گرامپوتەریش ڕانەر بۆ لە نێو زمنی ئەم ڕانەرانەیە تێگەی لەم تیپەکە بە چ خراپیەکە ڕوا لە ڕووی کاریگەڕێەوە ڕاستە تیپەکە لە ڕووی مەرکاتەوە باشە بەڵام لە ڕووی سەقامگیریەوانەیە دەست خۆشکاگاکۆ خۆم بیرماتەوانێ سوپاس دەکەم یعنی وێرانەیە وێرانە سیرەکەی ئەم تیپە وەرزی ڕابردوو مارێسکا لە یەکەم مەرچیا تیپەکەی گەیاندە چامپیۆنز لیگ تیپەکەی بەدپێکاتیشیە دەگۆ کۆنفرانسیکی بردەوە تیپەکەی کردە پاڵەوانی جامی جیهانی یانەکان کارێکی باشی دەست پێ کرد بوو تەنها دەنگوێ بڵاو بوو کە لەگەڵ سیتی ئەم مناقەشەی کردو بووی کە دوای گواردیۆلا شوێنگرەوەی سیتی بێ لە گواردیۆلا لە کاتێکا مەش لە گرێبەستەکە بەڵام ئەمان هاتن ڕاستەوخۆ دووریان خستەوانێ و بە ڕۆسینۆر جێگەیان گرتوانێ ئەمە باجەکەیتی پیس ناکە هیچ قسەیەکی تری لەسەر بکەیت تۆ دۆخێکی ئارامی بەڕێوەبردن تۆپی پێ هەر لە ناو یاریگادا ناکرێت ئەبێت تۆ لە ڕووی کاریگەڕیەوە لە ڕووی داراییەوانێ لە ڕووی ڕاهێنەرایەتیەوە لە ڕووی لایەنی هونەریەوە لە هەموو ڕووەکانەوە دۆخێکی سەقامگیرت هەبێ ئەنجە لە ڕووی یاریزانی شانێ یعنی تۆ سێریکە ئێستا ڕۆسینۆر دوێنێ شەو دوای یارەکە هاتووتە دەرەوە دەڵێت چی ئەڵێ هەنێ یاریزانمان هەیە بە دڵسۆزی یاری ناکەم بۆ تیپەکەت کاکە تۆ کاریگەڕەکەت بە دڵسۆزی وەفای نییە بۆ ڕانەرەکەی کە باشترین شتی کردو ئێستا تۆ یاریزانەکان وەفایە بێ ئەو ماوەی پێشوو ئەم قسەی لەسەر ڕیاڵە کرد ئەم قسەی لەسەر خۆی ئەمە وێرانەی کارکردنی چێلسی دەبینەوە ئەو قسەی تۆخێڵ کە بیدات ژووتی وتی تۆتبۆڵ یاریەشیان پێگاتەم داناوە ینی داوای و یاریزانێکی تریش بەشداری پێ بکەم نەیزانیوە یاری تۆ پێگاتۆ لە یاریکردنی 11 یاریزان بۆ تیپەکەی خۆی داوای و 12 یاریزانیش بەشداری بکە ئاین تۆ بێ لەم شتانە تێبگەی بۆ شتەکان ڕوونن لە چێلسی پێویست بە قسەی زیاتر ناکە بەی جۆرێ لەسەری بدویت یاخود قسەیەکی لەسەر بکەیت ینی بەڵگەی مارێسکاش تۆ مارێسکا وەرە سێری کە چەند یاری گەورەی پێشکەشکردی چێ لەوانە ینی مارێسکا ئەو ڕانەرە بوو کە بە 3 گۆڵ سەرکەوتنی بەسەر بەرشلۆنەدا تۆمار کرد و یاریی زۆر ناوازەی کرد و بەرامبەر تیپە گەورەکان ئاسیی بەرزی پێشکەشە کرد بووی یعنی هەر ئەمانە بەڵگەن لەسەر و دۆخەی تۆ کە دروست کردو ڕیال مەدرید دیارێکی دیکەی بردەوانی و جیاوازەکەی لەگەڵ بەرشلۆنە بە کاتی کردو تۆ 6 ساڵ بەرشەلۆنە بە هەموو پێوەرێک پاڵەوانی لیگێ بەڵام ئێمە ئەزانین کرانە دەرەوە لە چامپیۆنز لیگ هەمیشە بە هیوای یەک دروستەکە چونکە خەونی بەرشەلۆنە
وەکو فلیکی زۆر بەڕاشکاوە نەوتی وە پێچەوانەی ئەوەی کە ئێمە قسە دەکەین لەگەڵ بەشێکی زۆر هاندەرانی بەرشۆنە هەموو جارێ مناقەشەمان دەکەن یا بۆ نمونە گلەییمان لێ دەکەن یا پێمان دەڵێن گرنگەوەی تۆ چامپیۆنزیک بەریتەوە ئامانجەکە چامپیۆنزیک گاڵێن نە چامپیۆنزیک گرنگی ئەوە تا هانزی فلیک ئێمە بەڵگەکەمان چییە؟ ئێمە بەڵگەکەمان قسەی خودی ناو بەرشەلۆنێ هانزی فلیک هاتوۆتە دەرەوە دوێنێ پێش کۆنگری ڕۆژناموسیێ یاری سێڵتا ڤیگۆڵەچی ئەڵێ یەکەم خەونی من ئەڵێ لە بەرشلۆنە ئاواز لە ڕانەراتیێنە ئەڵێ یەکەم خەونی من بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە بۆ بەرشەلۆنە یەکەم خەونی من بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە بۆ بەرشەلۆنە ئیتر لەم قسەیە تێبگە بۆ ئەتەوێ مکادینکاری لێ بکەی بۆ ئەتەوێ هەموو کات یعنی ناحەقی بگەی یا بۆ نمونە درۆ لەگەڵ خۆتە ئاکەی ئەمە ئامانجەکەیە تۆ ئەم ئامانجە سەرکێتەیە کە نایپێکی کەواتە تۆ نەو پێکاوە سەرکەوتوو نیت ئەنجە دوایەواڵە چی ئەڵێ یاریکردن لە کامنوو لە دوای تاوابوونی وەکو ڕانەرێک بیکەم و فلیک بە جدی مرتاحە لەگەڵ بەرشەلۆنەیە بۆیە یعنی پێویستە ئەم مەرکاتۆی هاوینەیە پاژەوەی کامنوو تەواو بێ لاپۆرتا بە تەواتی بەدەم هانزی فلیک و بەدەم داواکاریەکانەوە بچێت چونکە من هەمیشە پێم وتومە ئەگەر ئەم لاوانە بۆ نمونێ سەر لامین یامال بەم هەموو ئاستوتوانەیە کە پێشکەشێکە ئێستا ئیسپانیایشەکە لە بەربژێرەکان لە مۆندیالە گریمانە ئیسپانیا مۆندیال بێتەوە لامین یامال ڕەنگە بەربژێری یەکەمی باڵندۆر بێ ئەگەر ئەم کوڕە ساڵی داهاتووش نەگاتە بردننی چامپیۆنز لیگ هەر لە خۆمە لێ لەم تیپە دروستە بێ عقدەیەکی گەورە دروستە بێ ئەو عقدەی کە ڕیال مەدرید بۆی دروست بووە تا ساڵی 2014 ئەو هەموو یاریزانە دەهات ئەو لاوانەش پێدەگەشت مەڵام هیچ ئیسفادەیەکی نەبوو بۆیە ئەمیش ڕێک بەرەوە ئەو عقدەیە ڕۆشتووە بۆیە گرنگە بەرشەلۆنە مێرکاتۆیکی گەورە ئەنجامدا و دوای دەرکردنیشیان لە چامپیۆنز لیگ ئەمڕۆ وەڵامی بەرشۆنە زۆر گرنگە چونکە لیگە کۆمەڵە یاری زۆر زەحمەتی ماوە و یاخواتیم نەکەوێتە حاڵەتیەوەی کە تووشی ویزبوون بێ یا تووشی مەلەل بێتی پەکە ئەین خۆشت نازانێن یاریانە چۆنە دۆڕێنێ ئەگنا بە هەموو پێوەرەکان بەرشۆنە خولی ئیسپانی لێ بۆ تۆ بەڵام ئایا کاردانەوەی دوای چامپیۆنز لیگ گرنگە لەم تیپە بین و گرنگە پێداگیری لەسەرمە بکات تەڵام بە خێرایی باسەکەم لەبەروی بۆ ئەمڕۆ یادی ڕۆژنامەگەری کوردیمان هەیە کەناڵی ئاسمانی پایان بۆ نەیە سازەکە کاتی کە دەستی پێکرد یادەکەمە دەچینە لای ئەو واجگە لەوە لە جامی ئەڵمانیا ئێمە یاری نێوان بارینیۆخ و با لیڤەرکوزنمانەیە کەمی ژیارێکی گرنگە بۆ کۆمپانی و بۆ تیپەکەی و هەم بۆ وری تیپەکەی بۆی لە چامپیۆنز لیگی شابەشێوێکی بەهێز دەرکەوێ و خاڵەکەی دیکەی ئەوەش ئەو گەڕانەوەی ئینتەرمیلان لە ماوەی ئەم هەفتەیەدا لە ماوەی ئەم دە ڕۆژەدا دوو یاری بەرامبەر بە کۆمەوە کرد هەر دوو یاریەکە بە دوویج لە دوا بوو یاریشان گەڕاوە 4 گۆڵی تۆمار کرد یاریشان گەڕاوە 3 گۆڵی تۆمار کرد کە بەجددی ئەم گەڕانەوانە لەگەڵ ئەو قسەی زانێتی کەوتی ئەمە بڕۆمان وایە چی بۆ لە سەرکارێکی ڕاستە لە چامپیۆنز لیگ ئەنجاممان نێنا ڕاستە لە چامپیۆنز لیگ ماڵاویمان کرد بەڵام کۆی گشتی ئەمە مەزمونمان کرد یەکەم کاری ئەزمون و کاری ئەم ڕانەرە بوو لە چامپیۆنز لیگا بالفعلی ژەگەربینەوە بەراوردی بکەین بە ئیتالیا قسەکە تەواوەکە لەبەرەوە تا لە خولی ئیتالی ئینتەر چەند هەنگاوێکی کەمی ماوە بەدە سەبەرکردنی نازناوەکەەوە لە جامی ئیتالیاش گەشتنی باری کۆتایی مسۆگەر کردووە کە تیپێک بتوانێت نازناوەکانی ئیتالیا بۆ خۆی بەرێتەوە ڕانەرە شایانی ئەوەیە تۆ حەقی ئەوەی پێبەی بۆ ساڵی داهاتووش لە پۆستەکەی بەردەوامێ بزانین ساڵی داهاتووش چی دەکات لە ئینگلتەراش یاری مانچستەر سیتی و بێرنلیمانەیە کە سیتی بە بردنەوەی ئەم یاریەی پێشەنگی پریمەر لیگ دەگرێتە دەست و پێش ئارسناڵ دەکەوێت ئەوەی ئەمێنێتەوە یارەکانی داهاتوە چونکە یارەکان هاوسەنگ دەبنەوەنێ و پێنج یاری ئەمێنێ وەکو وتمان پێنج یاری کۆتایی هەم بۆ ئارسناڵ دەمێنێتەوە بۆ مانچستەر سیتی یارەکەی تریش یاری نێوان لیدز و بۆرمۆس بۆ گەشتن بە پاڵەوەنتی ئەوروپیەکان پێویستی بە سەرکەوتنی ئەم یاریەیە لیدزیش بۆ زیاتر مسۆگەرکردنی مانەوە ئیگنا لیدز تا ڕادەیەک خاڵەکانی زۆر باشە بۆی کە لە پریمەر لیگا بمێنێتەوەنێ وە لە ڕووداوە نەخوازراوەکانی دوێنێش یعنی داوازینی لیستەر سیتی بوو بۆ خولی پێشی ئینگلتەرا لە شامپیۆنشیپیش داوازی لیستەر سیتی کە ئەمەش خۆی لە خۆیان هەواڵێکی ناخۆش بوو ئەنجە بابێ مەلای بەشێک لە کۆمنتەکان دەستان خۆش بێەوەی گرانپوتەرم بیراتەوە کاگاکۆ کاک محەممەد دەستان خۆش کاک محەممەد لێ دەڵێت چەلسی لەگەڵ مارێسکا ململانی چامپیۆنزیگی دەکرد و لاپتاڵی ژۆسی باش بوو لیام ڕۆسینەری هێنا لە هەموو پاڵانتەکان دوورخرای و هەلی گەشتن بۆ چامپیۆنزیگیشی لەدەزا ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە کارگێڕی ئەم تیپە بڕیارەکان لەم تیپەدا بڕیاری دروست نین و لەسەر بنەمای ئیشکردنی تۆپی پێ نادرێن بەڵکو بنەمای مەزاجە و هەروە بنەمای سیستمێکی بەڕێوەبردنی خۆیانە کە ئەم سیستمە هەڵێ
کاک محسینەڵێ لە پریمەلیگ چێلسی لێ بۆ تۆ یاری شەوی ڕابردوو ئینتەر و کۆم و شەوتی یەکەم بەڕاستی زۆر باش بەڵام دواتر ئینتەر لە کۆتایی دەستی خۆی ئۆشاند و کۆم و پشت و درێژ نەبوو تاوان کۆم و ئەبووە سوودی لەو شکستە وەربگرتە کە لە یاریگای خۆی هێنای لە خولی ئیتالیا بەرامبەر بە کۆم و بەڵام فابریگا سەر نەیتوانی وەکو پێوی سوود لە هەڵەکان وەربگرێت بۆیە تووشی و حاڵەتە هاتن کاگاکۆڵە چێلسی کارەسادە ڕۆستنەوە لە ستراتبورگ بوو عیبینە بوو خۆلی فەڕەنسی تمۆحێکی گەورینەوە بە چێلسی دوو جار پاڵانی ئەوروپا بووە لە 12 ساڵی ڕابردوو زۆر جیا لەگەڵ ئەوڕانەرە بە تەئکید یعنی کارێکی هەڵە بوو ئەوە کاکە دارای ئەزیز عقدەی چی کاکە پار لە دەوری لە لیڤەرکوزنی بلو لە چامپیۆن نا جامەکە جام پار لە جام دەری کرد عقدەی ئەوە نا بەبەسمەوەیە کە بۆ کۆمپانی جامەکەش تێپەڕێنێ پار پێم وابێ کاکە داراجان هەر لە جامی لیگە پوکاڵ لە چوارگۆشەی زەڕینە لیڤەرکوزن دەری کرد پار باری دەرکرد مەبەستم لە جامەکە تێپەڕێنی لیڤەرکوزن تێپەڕێنێ بۆی کە ئەم ساڵ بارن ئەو ئامانجەی کە هەیەی هەمووی پێچ ینی هەموو نازناوەکان بێتوانێت تاخیریتیانە بگنان نەگەوی وەکو عقدەین باسی کەم براکەم ئێتر نازانم خۆش تەکیدێکی ئەومە بکەرەوە بەس من پێم وابێ پار لیڤەرکوزن لە جاما باری دەرکرد ئەوە باسی ئەوم کرد من هەنگاوەکو عقدە وەرە لە ئەڵمانیا کێ عقدە بۆ بایر دروستکە کاکە داراجان چۆن شتی وابێ کەس ناتوانێت عقدە بۆ بایر دروستکە لە ئەڵمانیا قوربانم کاکە فەرادیانڵە سیتی ئارسنال پاڵێوراوترن وەڵا هەردووشیان پاڵێوراون هەردووشیان وەکو یەک پاڵێوراون کاکفەراد دەڵێ هین کاگڕەواڵێ ڕۆسنەر زەمبی نییە باجی غەڵەتی کەڵەکەبووی ئیدارەیە بۆچی غەڵەتی نییە وەڵا زۆر غەڵەتی ئەزنڵ ڕوسینۆر هەر نازانێ یاریزانانە بەڕێوە بەرێ چەلسی کێشەیەکی نەبوو خۆ چەلسی نەکێشەی قەیرانی یاریزانیە بۆ نەکێشەی ئەنجامیە بۆ نەکێشەی نییە بووە حەج کێشەیەکی نەبووە بەڵکو بڕیارەکە تۆ بڵێ بڕیاری کارگێڕی غەڵەتە لەوەی کە ڕانەرێکیان هێناوە شیاو بە چەلسی نیەمە حەقی خۆتە بەڵام کۆی کە بڵێ ئەوە نەخێ ڕۆسنۆر سەبەبە ڕۆسنۆر وای لەم تیپە بکردو نازانێت چۆن یاریان پێ بکە نازانێت چۆن ئەم تیپە ئامادە بکە حیچ چەند یاریکی سەرەتای بردە و دوام چەلسی و تیپە نەمایەوانە ئەو تیپە نەمایەوانە هەرم تیپەی چەلسی بۆ هاوینی ڕابردوو جامی جیهانیانەکانی بدۆتەوە کۆنفرانسێکی بدۆتەوە سەرکەوتەوە بۆ چامپیۆنز لیگ ئەم ساڵچی فەرقی زۆرە ڕەوای گیان کاکاروان ئەڵێ بەس بردنەوەی چامپیۆنز لیگ هەر بە لاماسیان ناکرێت پێویستی بە بۆندی باشی وەک دوو دڵی بەرگری سەرڕمێکی سوپەر ئەمەش لەم کاتەیە نزیکە لە مەحاڵ بۆی وەزئی ئیدارەی بەرشەلۆنە وەزئی ئیدارایی بەرشەلۆنە ڕێک دەبێتەوە ئەزیزەکەم و بە تایبەتی دەگەڕێتەوە بۆ یاسای یەک بێگەم هاوینە ئەنجە کاکاروانجا منیش هەر سەرەتا باسم لەوە کرد وتم بۆ بەرشەلۆنە وا پێویستەکە کە بە شێوەیەکی باش هانزی فلیک بەشداری یاخود بارتۆ لاپۆرتا مەرکاتۆیشی گەورە بۆ هانزی فلیپ بکە بۆی هەموو ئامانجەکانی پێچێ ئەی ئێمە چەند ساڵی ڕابردوێمەوەمان و تووتومانە بەم لاوانە و بەم هەڵانی ئەیکەن چامپیۆنز لیگ نابرێ ئەوانی تڕەتیانێتەوە نە بابا ئێمە بە دوو مناڵ ئەوروپامان بەگیر هێناوە شتیوان نییە ئەوروپا بەگیر نێناوە تۆ پێویست بە یاریزانی کامڵە کامڵ چامپیۆنز لیگ یعنی لامینمانەوێ لامین عیبی نییە پیدریشمانوێ عیبی نییە بەس دوایەوە ئێمە یاریزانی بازمونمانوێ لامین عیبی نییە لە بری مەوهیبێ و لە یەڵی پێشەوە یاریەکە و پێویستمان بە حیوێتی یعنی لە قەزێ لامینە بەڵێم قسەیە تەواوە لە قەزێڵی ێرش بردن بەڵامی بۆ بەرگری پێویستمان بە کەسانی کامڵ هەیە بۆ ئیرتیکاس بۆ ڕاگریکردنی یاری پێویستمان بە کەسانی بە ئەزمون هەیە ئێوە بەرناردۆ سیلڤاتان بینی یارەکە ئەرسناڵ بە چه حەماسەت و بە چه ڕۆحیەتێکەوە یاری کرد یاریزانی بازمون لە یاریە گەورانەیە چەند موهیمە ئەمە ئامانجەکە دەدە پێشێ بۆیە بەرامبەر ئەو کارانەی کە فلیک لەم دوو ساڵەیە کردوێتی بۆ بەرشەلۆنە شایانی ئەوەیە لە هاویندا بەرشەلۆنە گەر قەرزی بۆ دەکاگەر هەشتێکی بۆ کە مەرکاتۆیەکی گەورە بۆم ڕانەرە ئەنجامدا بۆی کە بتوانێت لە ساڵی سێمە ئەو ئامانجەی بەرشەلۆنە تێپەڕێنێ مۆرینۆ بۆ ئەنتەر باشە مۆرینۆ ناگەڕێتەوە بۆ ئینتەر میلان ئینتەر لەگەڵ چی وایە بەردەوامە بێ کاکە دارای گیانەڵێ عقدەکەی برادرانی ئەو لاشمانشکان لە چامپیۆنز لیگ ئەو عقدەی 2014 لە سەرتان دروست بوو لە کۆتایی یاشکانتان عیبی نییە باشترین بژاردە بۆ ڕانەراتی ڕیاڵ مەدرید چیە باشە ئەو ڕانەرە باشە کە بتوانێت بەرزترین ئاز بەم یاریزانانە پێشکەش بکات کە بتوانێت خۆگونجاندنێکی تاو لەگەڵ ئەستێرەکانی ڕیاڵ مەدریددا بکات چونکە سیستمی کارکردن لە ڕیاڵ مەدرید جیاوازە لە هەر تیپێکی دیکە ڕیاڵ مەدرید هەمیشە تیپێکی پڕ ئەستێرە بووە و
پێویستەکە تەنها بیت ڕێخستنەوە بۆم ئەستێرانە بکەیت تەنها بیت وابکەی ئەم یاریزانە مرتاح یاری خۆیان ئەنجامدەن ئەو ستایلی کە ڕیال مەدرید پێڕەوەکە جیاوازە لە یارتی پێشی ترها بیرتانە هەر لە بیداتەوە ئەنچیلۆتیان وەڵا ئەنچیلۆتی شێوازێکی یاریکردنی دیاریکراو بەخۆی نییە ئەنچیلۆتی شێوازی یاریکردنی دیاریکراو بەخۆی هەیە تەنانەت فەلسەفەی یاریکردنی تایبەتی خۆی هەیە کە 4-4-2 دایمۆندا لە پاسارەلاوە کە وەرگیراوە دواتر ئەنچیلۆتی خۆی ئیبداعی تیا کردو لەوەی کە کردوێتی ئەمە ڕابردوو تا و کاتی کێ ناوێتی لە چێلسی لە شوێنەکانی دیکە بەڵام کە دیتە سەر ڕیال مەدرید ئەبێت تۆ خۆ لەگەڵ مەنزومەکەیە بگونجێنی باشە ئێستا فلیک هاتوۆتە سەر بەرشۆنە شێوازێکی یاریکردنی بەخۆی هەیە بەڵام هاتووە فلیک لەبەروی ستایلی یاریزانەکانی بەرشۆنە بەو جۆرەن کە شێوازی یاریکردنیان وەرگرتووە هاتووە خسوێتە سەر شێواز یاریکردنی خۆی للمعلوماتتان ئەم یاری بەرشەلۆنە ئەیکا شێواز یاریکردنی ئەڵمانەکانە شێواز یاریکردنی بەرشەلۆنە نییە پۆزیشنال پلەی نییە ئەو تیژی تاکای ڕابردوو نیە نەخێر شێواز یاریکردنی ئەڵمانەکانە شێوازەکەی هانزی فلیکە ئەمە پەیڕەوەکرێ لە بەرشەلۆن بۆیە یعنی تیپ تا تیپ ئەگۆڕێ ڕایەنەر تا ڕایەنەر بۆ تیپی تر دەگۆڕێ یعنی مەرج نییە تۆ ئەوەی داوایەکەی بۆ ئەم تیپە بۆ تیپێکی تر ڕاست بێت داوایکی بۆ تیپێکی تر ڕاست بێت داوایکی سڵاو لە تۆش کاگۆرم وەکو پێم وتن ئێمە قسەکانمان زۆر بە خێرایی لەسەر ئەم یاریانە بوو کە کردمان و ئەم ڕۆژە ئەتلێتیکۆ مەدرید دیارەکەی بەرامبەر بە ئێڵچی ئەنجامەدا لەوەی کە بۆ ڕکابەریکردن بەگەشتن بە چامپیۆنز لیگ وەرزیدات و تاڵان بلیتەکانی ئیسپانیا ئەگەر قسەیەکی لەسەرکەین بە گەرێکی زۆر بلیتەکانی ئیسپانیا ینی ئەم شەو سێڵتا ڤیگۆ یاریی گرنگی بەرامبەر بەرشۆنە لە ڕکابەری ئامێنێ بەڵام ئەوەی کە دەمێنێتەوانێ ینی شکستی سێڵتا ڤیگۆ چاوەڕوان کراوە شەو تا بڵین وڵات سەرکەوتنی بەرشۆنە چونکە جیازەکە دەبێتە 5 خاڵ و 6 هەفتە دەمێنێ لەگەڵ ڕیال بیتکەواتە بە ئەگەرێکی زۆر ئەو تیپانەی کە لە ئیسپانیا بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتووەکەن بەرشەلۆنە ڕیال مەدریدە ڤیاڕیال ئەتلێتیکۆ مەدریدە دەبێتە ڕیال بیتس چونکە ئیسپانیا چانسیەوەی هەیە هەر 5 تیپی بەشداری لە چامپیۆنز لیگە لە چامپیۆنز لیگی وەرزی داهاتووە بکات پێم وابێ بەو مەرجەی کە بایرن چامپیۆنز لیگ نەباتەوانێ و هەروەها لە ئینگلتەراش چونکە بەخوا زۆر دەمێکە بەدۆدەچوونی و خاڵانم نەکردو لەوەی چێوچێ بەس ئەو نە ئەزانم پێم وابێ پریمەر لیگ پێنجانەکەی دەگاتەوە وەرزی داهاتوو چونکە وەکو پێم وتن زۆر دەمێکە بەدۆدەچوونی وەم نەکردو لە پریمەر لیگی چێلسی و ئەرسناڵ و ئەستۆن ڤیلا و مانچستەر یونایتد و لیڤەرپوڵ چێلسی چی بابە مانچستەر سیتی ئارسیناڵ مانچستەر یونایتد ئەستۆن ڤیلا لەگەڵ لیڤەرپوڵ ئەم پێنج تیپە بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتووەکەن بە ئەگەرێکی زۆریش لە پریمەر لیگ لە ئیتالیاش کورسیەکان دیاریکراوە تقریبا ئەوەی کە تاوەکو ئێستا بەرچاوڕوونیمان هەبێ میلان ئینتەر ناپۆلی یۆڤانتۆس ئەم چوار تیپەش لە ئیتالیا بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتووەکەن ئیتر لە خولەکانی تیژ ڕکابەرەکە بەم جۆرە بەردەوامیە بێ و ئەم شەویش پاریس سەن ژەرمان یاریە دواخراوەکەی خۆی بەرامبەر بە نانت ئەنجام دەدات و یاریەکانی لەگەڵ نیسا هاوسەنگە کاتۆ کە ئێستا بە جیازی خاڵە لە پێش ئەگەر بێت تۆ میاریەش بەرێتوانێ ئەوە پاریس جیازەکە بەرز دەکاتەوە بۆ 4 خاڵ و زیاتر لە دەسەبەرکردنی نازناوەکە نزیک دەبێتەوە کاک گۆرانگیان سڵاو لە تۆش دەمگۆی باسکردن لە مۆرینۆ و گەڕانەوەی بۆ ڕیال مەدرید و ئەم بابەتەی کە ئێستا تاوتویەکرێ طبعا هاوڕێیان عزیزم هەواڵ بابەتێکی تایبەتە یعنی ئیلا ئەبێ بۆ نیشتێ بکرێن ئەنجام هەواڵە بڵاو بێتەوە کاتێک کە 4-5 کەسی هەواڵەکان بڵاو کردەوە دیارە شتێک لە ئارایە یعنی شتێک بەناوەیە مۆرینۆ گرێبەسێکی 2 ساڵی لەگەڵ بەنفیکا هەیە کارێکی باشی کردو لە بەنفیکا و کاریگەری بەنفیکا زۆر لێ ڕازین باشە بەڵام دڵنیابن لەوەی هەموو کات هەموو ڕایەنەرێک حەزی بە گەڕانەوەی بۆ تیپە گەورەکە ئەمە من وەکو بۆ چوون بێتانەوە بژاردەی مۆرینۆ لای کارگێڕی ڕیال مەدرید و لەوەی ڕیال مەدرید یعنی مۆرینۆی شەکە لەو ڕانەرانەی کە لە ڕیال مەدرید ڕۆشتووە ئەتوانم بڵێم لە ماوەی ڕابردووە یعنی ئەنچیلۆتی باسی کاروانی دومی ناکەم بەڵام تاکە ڕاهێنەرە لەوەی کە دەرنەکراوە باشە بە زیدان و بە کاروان یەکەمیان شڵۆتی شەو لە ڕانەرایەتی ڕیال مەدرید دەرکراون
تێگەشتن لە براتان بەڵام مۆرینۆ نە مۆرینۆ سەر ڕاوی نازناویشی نەبرد هەر پێرێز داوای بەردەوامبوونی لێ کرد بەڵام مۆرینۆ بەردەوام نەبوو دوای 3 ساڵەکە بۆیە ئەکرێت ئەم فکرەیە هەم لای مۆرینۆ هەبێ هەم لای فلۆرنتینۆ پێرێز هەبێ بەڵام ئێوە ئەزانن ئێستا ویلایەتی فلۆرنتینۆ پێرێزیش لە ڕیال مەدریدە قسەی لەسەرە ئەزانن ئێستا ناڕەزایی هاندەران لە نێو مەدریدە دژی پێرێزیش بەرزەکرێتەوانێ و هوتافەکان لە زدی پێرێزیشن و یعنی پێرێز ئەو هەموو کارە گەورەی بۆ ڕیال مەدرید کردووە کە ساڵی 2009 کەس بەقەی هەندێری ڕیال مەدرید خۆشیانی نەکردووە لە ڕووی تۆپی پێوە ئەو هەموو نازناوی چامپیۆنز لیگ و لیگە و جامی جیهانی یانەکان و ئەو باڵۆن دۆروی تر نییە یعنی بێتام بوو بێتام بەڵام 2 ساڵە هەندەران لیان ناڕازین و قبوڵیان نییە فیکە و ناڕەزایەتەکان دژی پێرێزیش بەرزەکرێتەوە بۆیە ئەگەر تاوان من ناڵێم هیچی دەقیقی بەڵام ئەگەر چانسێک هەبێت بۆ گەڕانەوەی مۆرینۆ بۆ ڕانەرایەتی ڕیال مەدرید ئەوە دڵنیا بن بە پیرێزەوە و چانسە بێ بەبێ پیرێزە و چانسە نابێت ئایا پێم وایە گەڕێتەوە یا پێم وایە ناگەڕێتەوانێ تاوان من ئەمە وەکو واقعێک پێتانە لەمە کۆی کە بابەتەیە بژاردە لە بەردەم ڕیال مەدریدە دیشام ڕاستیە ینی دیشام کە باز لەوە دەکرێت بێتە ڕانەری ڕیال مەدرید شتێکی ڕاستیە شتێک نییە کە پڕۆپاگەندە بێ بۆ خەسڵەتی دیشام بوو مامەڵەکردنی دیشام لەگەڵ ڕیال مەدرید داگونجێ چونکە دیشام داواکاری زۆری لە یاریزانەکان نییە ئەمە بابەتەکەیە بۆ مۆرینۆش عینشت یعنی ئەگەر ئێمە لەو بژاردانە ورد بینەوانێ کە ڕیال مەدرید دەوێت بیکا بە ڕانەر دیشامپ و مۆرینۆ لەگەڵ یەک ئاگونجێن بەس کە باسی کلۆپ ئەکرێ سەیرگەن هاوڕانێزیت ئەکرێ کلۆپ وەرزی داهاتوو بێ بە ڕانەری ڕیال مەدرید ڕاستەوخۆش بتوانێت هەم نازناوی خولی ئیسپانیش بێتەوە هەم چامپیۆنز لیگیش بێتەوە بەڵام کلۆپ خۆیەوەی نایە کلۆپ کاتێ دێتە سەرتیب ئەوێت بە دڵی خۆی ئەم تیپە ڕێک بکاتەوە ئەوێت لەسەر خواستی خۆی ئەم تیپە بنیاد بنێ و دەیەوێت ئەو یاریزانانەی لەژێر سەرپەرشتی یاری ئەکەن داواکراوی خۆی بن پێشەوەی بێنەیانەکە و خۆی گفتوگۆی لەگەڵاکردن ئەمە خاڵێکی بەهێزی یۆرگن کلۆپە لە کارکردنیە یۆرگن کلۆپ حەزی یعنی لەو جۆرە ڕانەرانە نییە بێتە سەرتیپ و ڕاستەوخۆ ئەنجامی بۆ پێچێت نە یۆرگن کلۆپ لە جۆری ئەو ڕانەرانەی هەیە کە ئارەزوو دەکات ئەو تیپەی دروستیەکە یا ئەو تیپەی بنیاد نەنێ لە ئەوەڵەوە خۆی بناغی تیپەکەی دانابێت گواردیۆلاش بە هەمان ئەم ستایلە ئیشەکە هەر بە هەمان ئەم ستایلە ئیشەکە ئێنریشی ئەو تا بناغی تیپی پاریس سەن ژەرمان هەمووی بوو بەی خۆی هێدی تاو تیپەکە وابێ بەی خۆی بژاردەکانە بن بەی خۆی یعنی ئەمانە کۆمەڵێ ڕاهێنەرن کە بەم جۆرە ئارەزویان لە کارکردن هەیە و کارگەڕی تیپەکانیش بە قسەیان دەکەن بە جوان دەکەن ئەسا کۆمپانی کاری جوانەکە لە باری مونیخە بەڵام کۆمپانی کاری کارگەڕی باری مونیخە کۆمپانی بەڕێوبەری ئیشەکانی کارگەڕی باری مونیخە واتە ئەو گرێبەستانەی کە لە بایرنا دەکرێت کارگەڕی باری مونیخەیکە ناڵێن قسەی ڕانەریتیانە چۆن قسەی ڕانەریتیانە بژاردەی ڕاوێژکردنیشی بە ڕانەر تێدا بەڵام فەرقی لەگەڵ ئینریچیە کاڵێ فلانە یاریزان بێ یا کاڵێ دەستبەرداری دۆناڕۆما ئەوە ئینریچیە توانێ بیکە بەس کۆمپانی ناتوانێ بیکە فەرقی هەیە لەگەڵ هانز فلیکە هاتۆ مەنزومەی بەرشۆر لە بەڕێوەبە
ناتوە بڵێ من بناغێم تیپە ئاوا بنیاد دەنێم و ئاوا بنیاد دەنێم و ئاواکەم نا هاتۆ کواڵیتی یاریزانەکانی بینیوە و فکری خۆی یاوە بەم یاریزانەی کە دەتوان کواڵیتیەکەی جێبەجێ بکەن. یۆرگن کلۆپیش بە هەمان شێوە لەسەر خواستی خۆی کارەکە و پیپ گواردیۆلاش بە هەمان ڕیتم کارەکە. نۆی لەبەر چاوم بێم ستای ڕایانەرە بەم جۆرە بەم ستایلە کار دەکەن. بەڵام ڕایانەرەکانی تری تۆپی پێ ئەکرێت لە هەر ساڵێکا بێن ڕاستەوخۆ ئەنجام بۆ پێکن و ڕاستەخۆ بتوان ئەنجامێکی باشت بۆ دەستەبەر بن لەوەی کە تۆ بەدیێنی. ئەم هەفتەیە وەکو وتمان هەفتەی خولەکانە و هەفتەی جامی وڵاتانە و ئەوەی دەمێنێتەوە هەفتەی داهاتوو هەفتەیەکی گرنگە بۆ ئەتلێتیکۆ مەدرید، هەفتەیەکی گرنگە بۆ بایرن تر کاری ئەسا ئەم شەو کارەکەی لیڤەرکوزن تاوکە تاو بایرن هەموو شتێکی ئەڵمانیا بە کۆتایانێت تەمان ها یاری لیگە پوکەڵ یێمێنە یاری کۆتایی و خولی ئەڵمانیش چواریاری داهاتوو چ یاریەکە چ یاری ناکەی کێشینی و زۆر بە ئیسراحەت بەشداری چامپیۆنز لیگەکە. کاکسان دەڵێ کاک محەممەد پێ دوای لیڤەرپوڵ وەرزی داهاتوو بگاتە پاڵ کاتە ئەبتاڵ تۆ حسێب کە لیڤەرپوڵ وەرزی داهاتوو لە ئەبتاڵە لە چامپیۆنز لیگە. وەرزی داهاتوو لیڤەرپوڵی چێکە لەو تیپانی بەشداری چامپیۆنز لیگەکە بێخەم بەلەوە ئیتر با ئاساییە با یاری چەلسیش بدۆڕێنێ کێشەی نابێت لەبەری ڕکابەرەکانیش دەموو یارەکان نابنەوە و جیاوازێکی خاڵی باش پێشکەوتووی. جاوابەتەکە لێرە بۆ بایرن بەم جۆرە بێ وەکو تیشماتێکی گرنگە بۆ ئەتلێتیکۆ مەدرید ئەتلێتیکۆ مەدرید دەبێ میاری ئیلچی بەرێتوانێت لەبەری پێیەکەی خۆی هەر پلەی چوارم لە لیگە لە دەست نەیە ناکرێتەوە میارەکانی لیگە بدۆڕێنێ مەچیار لە چامپیۆنز لیگا بەردەوامی بۆ شێمێنێتەوە ئەرکە قورسەکە لەسەر ئەرسناڵە. ئەرسناڵ ڕۆژی شەممە میوانداری لە نیوکاسڵەکە و دواتر گەشتی مەدرید دەکا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید لە قۆناغی چوارشەی زەربەی چامپیۆنز لیگ. واتە ئەم هەفتەیە هەفتەی خولەکانە و هەفتەی داهاتوو دەبێتە هەفتەی بەڕێوەچوونی یاریەکانی چامپیۆنز لیگ قۆناغی چوارگۆشەی زەرین و بە هەمان شێوە لە ئەوروپا لیگ قۆناغی چوارگۆشەی زەرینمان هەیە کە ڕوبەڕووبوونەوەیکی تاو تایبەتمەندمان هەیە لە نێوان دوو نوێنەری ئینگلتەرا کە نۆتینگهام فۆرست و ئەستۆن ڤیلان و هەروەها ڕوبەڕووبوونەوەیکی دیکەی ئەڵمانیا و ئیسپانیامان هەیە پێم وایە سێڵتا ڤیگۆ و فرایبۆرگ توخوابایەک تا ئیشی دی لێ بکەمەوانێ چونکە یۆروپا لیگ یاریەکانی ئەم وەرزەم نەبی و براگا سپۆرتینگ براگە و فرایبۆرگ زانیم سێڵتا ڤیگۆ خۆ بە هەڵەوتومە بۆیە یعنی هەفتەیەکی یەکلاکەرەوە بێت لە یاریەکانی چامپیۆنز لیگ و یۆروپا لیگ ئەو شێمێنێتەوە ئەم شەو گەشتنی بایرنە بە یاری کۆتای لیگە پۆکاڵ ئەمە گرنگە گرتنی پێشەنگەکەی مانچستەر سیتی بردنەوەی جیاوازی گۆڵ دروستکردن لەگەڵ بێرنلی کامەش باگەرێکی زۆر بێرنلیش لە داوەزین نزیکە کاتەوە بە تەواوەتی و هەروەها ئەوەشی گرنگە بەرشەلۆنە جارێکی دیکە جیاوازەکەی لەگەڵ ڕیال مەدرید بگەینێتەوە 9 خاڵ چونکە لەم دۆخی سترێسەیە لەم دۆخەیە کە تیپەکە لە چامپیۆنز لیگ دەرکراوە لەم دۆخەیە کە تیپەکە پێچەوانی خواستی خۆی نەیتوانیوە لە چامپیۆنز لیگ بەردەوام بێ ئەگەر بێت و جیاوازەکە کەم بێتەوانی ڕەنگە سترێسێکی گەورە لەسەر بەرشۆنە دروستکە بووی کە لە کۆتایە بۆ ڕکابەری خولی ئیسپانی تووشی ئاستەنگی زۆر بێتەوە چونکە جیاوازەکەی زۆرە عقل و منطق پێمانەڵێ کە بەرشۆنە نابێت بە هیچ جۆرە بیر لەوە بکاتەوە کە خولی ئیسپانی لە دەست باە جیاوازەکە کەم کاتەوە بەڵکۆ بێکار بەوە بکە کە بە زووی نازناوی لالیگا بۆ خۆی یەکلا بکاتەوە. شیکاری وەرشین پێشکەشکردن شاد و کامنام من خواتان